سڵاو لەم ڕۆژانەدا بابەتی فیشنگ یان ڕاوکردن لە ئینتەرنێت زۆر بووە، بۆیە پێویستە ئاگاداری بین و چاوکراوە بین. لە ئێستادا دوو تاقم پیا بوون کە لە ڕێگەی سۆشیال میدیاکانەوە یا لە ڕێگەی واتسەپ و تەلەگرامەوە پەیوەندی بە خەڵکەکەن لەژێر ناوی جۆراوجۆر و خۆیان دەناسێن وەکو کارمەند یەکێک لەم کۆمپانیا گەورانی کە هەیە لە هەرێمی کوردستان یان کۆمپانیا جیهانیەکان. لە بەرامبەر ئەوەیە یانوێت یان ببنە خاوەن سۆشیال میدیاکانی ئەو کەسە سۆشیال میدیاکانی ئەو کەسە بەدەست بێنن بۆ خۆیان یانیش بۆ بڕێک پارە هەوڵێن. چۆن تاقمێک لەم گروپانە پەیوەندیەکەن کە بەلایانی بەرامبەرەوە پەیوەندی پێواکەن کە گوایە بۆتە خاوەن مۆبایل یان بۆتە خاوەن خەڵاتێک ترسایارە بێ، مۆبایل بێ، لاپتۆپ بێ، تەلەڤیزۆن بێ یان بڕێک پارە بێ، پەیوەندیەکەن بەم کەسی بەرامبەرەوە لە ڕێگەی وەسیلەیەوە پێڵەن تۆ بوویتەتە خاوەن خەڵاتێک تکایە پێویستمان بە چەند زانیاریکی خۆتە بۆمان بنێرە. زۆربەی کەیسەکان لەم حاڵەتەیە ئەم کەسی بەرامبەر بەبێەوەی بیر بکاتەوە بەبێەوەی بزانێکە بەشداری لە چ پێشبڕکێکا کردووە بۆتە خاوەن خەڵات ڕاستەخۆ ئەو لایانی بەرامبەری کە داوای زانیارەکانی لێکەن چی بێ بۆی ئەنێرە. بۆ نمونە زۆربیان داوای ڤیزا کارتەکەن، ماستەر کارتەکەن کە تۆ ئەم کارتت بۆ نار، ئەم ڤیزا کارتت بۆ نار، ئەو کەسە بە هەموو جۆرە تەحەکومی پێواکە بەڕاستی بێتە خاوەنی ئەو پارەی کە لەناو ئەو کارتەیە. یان بە نمونە داوای لێەکەن پارەیان بۆ بنێرن یان داوای ئەوەی لێەکەن ڕقم حسابیدا بنێ ئەمان پارەی بۆ نێرن، دواتر ڕقم حسابەکەی کۆنتڕۆڵەکەن تا پێویستە کە چاوکراوە بین. هەر کەسێک بەم نیەتە یان بەم ناوە تەلەفۆنی کرد کە گوایە بوویتە خاوەن خەڵات ئەوە بێ ئاگاداری خۆت بی، هیچ زانیاریکی کەسی و تایبەتی خۆت نەی بە لایانی بەرامبەر. تاقمێکی تریشیان هەیە یان گروپێکی تریشیان هەیە ئەم گروپە بۆ ئەوەیە یانوێت سۆشیال میدیای لایانی بەرامبەر بەدەست بێن و بچنە ناو سۆشیال میدیای لایانی بەرامبەرەوە. چۆن ئەمانیش لە ڕێگەی سۆشیال میدیا یان مەسنجەر، واتساپ یان هەر وەسیلەیەکی تر تەلەفۆن بۆ کەسی قوربانیەکەن کە گوایە ئەمیش بە هەمان شێوە بۆتە خاوەن خەڵات، بە نمونە بۆتە خاوەنی مۆبایلێک یان لاپتۆپێک، پەیوەندی پێوەکەن ئەڵێن کۆدەگاتۆ بۆ واتساپەکەت یا بۆ ئیمێڵەکەت یا بۆ ژمارە تەلەفۆنەکەت، ئەو کۆدەمان بەرێت تا ناو بچێتە تیر و پشکەوە بردنەوەی ئەم خەڵاتە. ئەگەر هاتوو ئەم کەسە ئەم کۆدە بە لایانی بەرامبەر، ئەوە لایانی بەرامبەر ئەتوانێت بێتە ناو فەیسبوکەکەی یان واتساپەکەی یان هەر وەسیلەیەکی ترە کە ئەم کەسە هەوڵی بۆ داوی سوێتی بێتە ناویەوە. هەر کەسێک لەژێر ناوی جۆراوجۆرە خۆی وەکو کارمەندی ئەم کۆمپانیانە ناسان پەیوەندی پێوە کردی، باسی بردنەوەی خەڵاتی کرد و باسی بردنەوەی کۆمەڵە دیاری تری کرد، ئێوە بە هیچ جۆرێک زانیاری خۆتانی پێمەیەن، بە هیچ جۆرێک زانیارەکانی خۆتان لەگەڵ ئەم کەسەیە هاوبەشی پێمەکەن، چونکە ئەم زانیارانە تایبەتین و هیچ کۆمپانیایەک و هیچ شوێنێک تەلەفۆنت بۆ ناکە بڵێت تۆ بوویتە خاوەن خەڵات و کۆدمان بۆ بنێرە. ئەگەر شتەکەش حەقیقی بێت و تۆ ببیتە خاوەن خەڵات بە هیچ جۆرە داوای کۆدت لێ ناکەن، داوای پارەت لێ ناکەن، داوای هیچ شتێکی ترت لێ ناکەن. لەبەرەوە پێویستە ئێمە ئاگادار بین، چونکە بەڕاستی لەم ڕۆژانەدا ئەم بابەتە زۆر بووە و کەیسەکان بەردەوام ڕۆژانە بە دەیان حاڵەتەیە پەڕێنێکە خەڵک بۆتە قوربانی. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ مولایەک، کاتێکی خۆش.